بسم الله الرحمن الرحیم. خۆشەویستان و بەڕێزان، لەم بابەتەمانە باسی دەستکەوتەکانی مانگی ڕەمەزانەکەین کە موسڵمان لەم مانگەدا بەدەستی هێناوە. یەکەم تەقوای خوا و نزیک بوونەوە لە خوا، وەک لە ئایەتەکەی سیامە ئەفەرمێ لەعەلەکم تەتەقون، بۆ ئەوەی ببنە تەقواکار، حکمەت و مەبەستی ڕۆژوەکە. تەدریبکردن و خۆڕاهێنان لەسەر عیبادەتەکان بە فەرز و بە سونەتیەوە بە شێوەیەکی چڕوپڕتر، زۆرتر لە کاتەکانی تر و باشتر لە کاتەکانی تر. پابەندبوون بە مزگەوت و ئەنجامدانی عیبادەتەکان، بە تایبەتی نوێژی جەماعەت و تەراویح و باقی عیبادەتەکانی تر، هاتوچۆیەکی زۆری مزگەوت، پابەندبوونێکی باش بە مزگەوتەوە. تەراویح و شەو نوێژ و نوێژی ویتر و ئەو نوێژانەی کەواوەکو لە ڕەمەزانە سونەتن ئەنجامدانیان، ئەوەش یەکێکە لە مەکسەب و دەستکەوتەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان بۆ موسڵمان. قورئان خوێندن و زیکر و دوعا. قورئان خوێندن کە عیبادەتێکی گەورەی و لە مانگی ڕەمەزانە نازڵ بووە، دابەزیەوە بەسەر پێغەمبەر صلی الله علیه وسلم، و زیکر و دوعایەکی زۆر لە ڕەمەزانە بە تایبەتی ئەوانەی کە خوێندەواریان نییە. ماڵبەخشین و هاوکاری فەقیر و هەژاران و دەستگیرۆیکردنیان بە زەکات، بە سەرفیترە، بە خەیر و خێراتی سونەت کە لە مانگی ڕەمەزانە بە ڕێژەیەکی زۆر دەکرێ، بە تایبەتی لە وڵاتی کوردستان و لەناو میلەتی کووردا با وایە لە ڕەمەزانە زەکات دەرئەکرێ. تەزکیەی نەفس و خۆ دوورخستنەوە لە ئەخلاقە ناشیر و ناپەسەندەکان کە بەڕاستی بەهۆی ئەوە شەیتانەکان کۆت و زنجیرەکرێن، زۆربەی ئینسانەکان لە ئەخلاقە بەد و خراپەکان خۆیان بە دوورەگرن بەهۆی ڕۆژۆکەیانەوە، بۆی ڕۆژۆکەیان بەتاڵ نەبێتەوە. خۆڕاهێنان لەسەر وازهێنان لە هەندێ عادەت و نەریت کە ئینسان خۆی پێوە گرتووە، چ خواردن و خواردنەوەکان بێ کە ئینسان بە ڕۆژا وازی لێ دێنێ، چ هەندێک سیفەتی وەکو جگەرە خواردن و کۆمەڵی ئەو شتانە بێت کە خەڵک ناتوانێت وازی لێ بێن، لە ڕەمەزانە وازی لێ دێنێ، چ هەندێ شتی تر بێکەوە وەکو ئینسان بەهۆی ڕەمەزان و ڕۆژۆکەوە ئەتوانێت تەرکیاندا لەو سیفەتە ناشرین و خراپانە، یان لەو شتانە کە ئینسان ئولفەتی پێوە گرتووە وازانێ ناتوانێت تەرکیدا، بەڵام لە ڕەمەزانە بۆی دەرەکەوێت کە ئەتوانێت بە چاکی وازیان لێ بێنێ و تەرکیانکە. لە هەمووی گرنگتریش دەست هەڵگرتن و وازهێنان لە گوناه و تاوان، دوورکەوتنەوە لە تاوان، دوورکەوتنەوە لە گوناه بە هەموو جۆرەکانیەوە، بە گوناهی گەورە و بچووکەوە. ئەمە بە شێوەیەکی گشتی ئەو مەکسەب و دەستکەوت و سوود و قازانجانە بوون کەوا لە مانگی ڕەمەزانە موسڵمان بەدەستیان هێنێ. بەڵام خاڵی دووەم چی پێویستە ئێمە لە پاش ڕەمەزان بیکەین؟ ئەوە ئێمە لە ڕەمەزانە قازانج و ئیسفادە و سوودێکی زۆرمان لە مانگی پیرۆزی ڕەمەزان بینیوە بە هەموو جۆرەکانیەوە، بە هەموو لایەن و ڕەهەندەکانیەوە. دوای ڕەمەزانیش بۆ ئەوەی ئەو وزە و تاقە و توانای لە ڕەمەزانە بەدەستمان هێنا و وەرمان گرتووە پەکی نەکەوێ و خاو نەبێتەوە و سارد نەبێتەوە، پێویستە ئێمە دوای ڕەمەزانیش ئیستیقامەت و بەردەوامیمان هەبێ، وەکو خوای گەورە ئەفەرمێ إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا تتنزل عليهم الملائكة ألا تخافوا ولا تحزنوا وأبشروا بالجنة التي كنتم توعدون. لەم ئاەتە پیرۆزا خوای گەورە داوا لە موسڵمانانەکە عەفو ڕوونیەکاتەوە کە موسڵمانان کەسانێکن کە ئیستیقامەتیان هەیە، کە بەردەوامن لەسەر ئیشەکانیان، بەتایبەتی ئیشە چاکەکان، و عیبادەت و دینداریەکەیان کاتی و وەختی نییە، بەڵکو هەمیشەیی و بەردەوامە. و پێغەمبەری خوایش لە فەرمودەیەکە ئەفەرمێ ئەحەب الأعمال إلى الله أدومها وإن قل. خۆشەویستترین کردەوە و عیبادەت لای خوا ئەوەیانە کەوا وەکو بەردەوامێتی هەبێ، با کەمیش بێ. بۆیە پێویستە پارێزگاری لەسەر ئەم شتانە بکرێت لە پاش ڕەمەزان. نوێژەکان بە جەماعەت لە مزگەوت، بە سونەتی پێش و پاشی فەرزەکان، بە شەو نوێژ و تەهەجود، بە نوێژی ویتر، ئەمانە ئینسان هەوڵدا لە یانزەمانەکە بیانکە وازیان لێ نهێنێ. ڕۆژووی سونەت هەر لە شەشەڵان و شەش ڕۆژی
دوای جەژنەوە دەست پێ بکە دووشەمان و پێنجشەمان مانگی 3 ڕۆژ ئەو ماگانی کەوا ڕۆژ و سونەتیانە زۆر سونەتە هەر جۆرە سونەتێک کە هەیە لە ڕۆژوە هەوڵدا بیکا بۆی سار نەبێتەوە لە ڕۆژوو گرتن. قورئان خوێندن ئەگەر لە ڕەمەزانە قورئانی زۆر و ختمی زۆری کردووە هەوڵ بدات دوای ڕەمەزانیش هەر بەردەوام بێ ئەگەر بە ڕێژەکەی ڕەمەزانیش نەبێ بەڵام بە ڕێژەیەکی باش بێ وەلەو کەسانە نەبێ قورئان گلەی لێ بکە اتخذوا هذا القرآن مهجورا وازیان لە قورئان هێنابێ هەجری قورئانیان کرد بێ. و ماڵبەخشین و سەدەقە و خێرات ئەگەر ئینسان زەکات و سەرفیترە ئەوانەی دابێت لە ڕەمەزانە ئەتوانێت لە غەیری ڕەمەزانشا هەر ئەگەر بە ڕێژەیەکی کەمیش بێ بەردەوام خێر و خێرات و ماڵبەخشین و هاوکاری خەڵک و دەستگیرۆی و هەموو جۆرە چاکەیەکی مالی بەردەوام بێ. و تەزکیەی نەفس و خۆپاراستن لە ئەخلاقی خراپ ئەوە هەر ئیشێکی بەردەوامە، ئەوە هەر وەزیفەی پێغەمبەرانە بۆ هاتوون خەڵک تەزکیە بکەن و خەڵکیش بێ خۆیان تەزکیە بکەن و خۆیان لە هەموو عەقیدەی خراپ و بیر و باوەڕ و ئەخلاقی ناشرین بژار بکەن و پاڵفتە بکەن و دوورکەوتنەوە لە گوناه و وازێنان لە گوناهیش هەر کاری هەمووانە و ئەبێ ئینسان لی غافڵ و بێئاگانە بێ. خاڵی سێهەم بەڕاستی خەڵک لە دوای ڕەمەزان کە ڕەمەزان بەسەریانە تێپەڕێ ئەبنە 3 بەشەوە. بەشێکیان پێش ڕەمەزان هەر دینداری چاک بوون ئەهلی عیبادەت بوون دوای ڕەمەزانیش توێش و زادێکی باشە وەکتە بەردەوام لەسەر عیبادەت و دینداریەکان بەردەوام بن و سارد و خاو نابنەوە. جۆرێکی تریان پێش ڕەمەزان غافڵ بوون بەڵام لە ڕەمەزانە عیبادەتی باشیان کردووە دوای ڕەمەزان ئەچنەوە سەر حاڵەتە پێشۆکەیان وەکو جاری پێشویان لێتەوە و واز لە عیبادەت و خواپەرسی و زیاوەشتەکان کە کردویان وازی لێ دێنن. جۆری سێهەمیان جۆرێکن ڕەمەزان پێش ڕەمەزان هەر ئەهلی گوناه و تاوان و خەتا بوون هیچ گویان بە دین و بە ئیلتیزام نەداوە ڕەمەزانیش تێپەڕیوە هەروان دوای ڕەمەزانیش هەروان. جا ئێمە هەوڵ بدەین لە کۆمەڵی یەکەمیان بین لە تاقمی یەکەمیان بین بۆ ئەوی سەرفەرازی دنیا و قیامەت بین. وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.